ئەو بازارە بازاری تێراوی پێ دەڵێن هەر کۆلانە و ناوەچی هەیە ئێستا ئەو کۆلانە کۆلانی زراریانی پێ دەرێن خەڵکەچی با بڵێ فەقیر و وەسەط و ئەنواعی تێدا لە کاسبی ئەشیاشی هەرزانە ینی لە چاو بازارەکانی تێ و لە چاو جێەکانی مەشهورە تێراوە بە هەرزانی ینی تێدایە هەمووی تێدا مەسەن هەر لە زێڕنگەری تێدا ماس فرۆش تێدا لەنگە فرۆشە جلێک فرۆشە هەمووی تێدایە. بازاری تێراوی و بازارڕێکی زۆر خۆشە و هەرزانی چاو بەس ئێستا کە بەبوونێ ئەو دۆلارەوە بەڕاستی دابەزیوە فرۆشتن نییە کڕین نییە دێ مەسەرەن لە سەعاتێ جارێک کابراە دێ مەسەرەن شتێ ئەکڕیان لە 2 سەعات جارێ دێت یەک دوو شتە باو بەڕاستی بازارەکە زۆر کەس بووە بە بۆنەی دۆلارەوە. لە تەمەنی 10 ساڵیەوە دەستم بە یاری کۆنگفوتوا کردیە کە بە ماوەی 4 ساڵە بەشدارم لەم یاریە ماڵاوم یارمەتیاندام بۆ هاتنم بۆ یاری کۆنگفوتوا لە کوردستان لەسەر دەستی مامۆستاکانم کە ڕاهێنانم پێکراوە سوودی لە ڕووی دەستەوە سوودێکی زۆرم وەرگرتووە بۆ دیفاعکردنیش لە خۆم سوودێکی زۆرم وەرگرتووە و بەشداری بتۆڵم کردە کە بە یەکەم هاتووە. بەردەوام مەشقی سەخت ئەەکەین و جیاواز لە هەموو هونەرەکان پیش کوڕ و کچ بەشداری ئەم هونەرە ئەکاتن و هونەری کۆنگفوتواش لایەن پەرە بە دوو لایەنەدا هەم ڕوعی هەم جەستە تەنو و ڕەوان جیاواز لە هەموو وەرزشەکانی کەش ئێمە هەفتانە 3 ڕۆژ تەمرینمان هەیە و قوتابی بە بەردەوامی 20 فێرخوازن هەیە بەردەوام یاریزانی بەردەوام دێن حەزیان لەم هونەرەیە. İşe me eve, kare me eve, işe gündiya, işe hayvancıya, işe tarıma giştin cemme çadırı xo, malzeme xo cemme dibin. Emali kariye wan dikin. Ahire beri daha kes kulamış nake, şu duvar dudurun, direkt xo davin ve çadırı mec davin ser, daha sağlıklı. Bu çadır bak burada imalat ediliyor mesela. Kamyoncularda, tarlalarda, buğday, saman, yükleminde, hayvancılıkta. Hayvanların altına seriliyor. Hem yağmurdan korunmak için, branda amaçlı. Mesela saman toplamında işe yarıyor. Bu amaçlarla kullanılıyor.